ئەم کاتان باش هاوڕێیان بەڕاستیش لەبەر ئەوەی تۆزێک دەنگم کەوتووە و تۆزێک سەرمان بووە ناتوانم پەخشێکی دوور و درێژ بکەم بەرنمەیەکی دوور و درێژتان پێشکەش بکەم ڕاستی ئەو بەرنمەیە ماڵ ئاواییکردنە لە ساڵی 2024 کە لە کۆتایی ساڵەکەدا دوو ڕووداوی گرنگ ڕوویاندا ئەویش یەکەمیان ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەدە کە کاریگەریەکی ڕاستە خۆی لەسەر کوردەکان هەیە دووەمینیشتیان لە یەک دوو ڕۆژی دواییدا ئیتر تەماشا دەکەین بەڕاستیش قۆناغێک لە تورکیا دەستی پێکرد کە پێشتر بەشێک لەو پارچەیەک لەوانەیە کە ئەم قۆناغیان دەست پێکرد بە خۆیان دەیانگوت هیچ شتێک لە ئارادا نییە ئەمڕۆکە ئەمە بە چاوی خۆمان دەبینین ینی تەماشا دەکەین لەو ماوەیەدا چی ڕوویدا ئیتر هەروەکو باسمان کرد پێشتر لە سێ مانگ بەر لە ئێستا ئەتوانین بڵێن کە لە تورکیادا ئیتر شڵەژانێک پەیدا بوو شڵەژانەکە پەیوەندی بەوە هەبوو کە ئیسرائیل لە 6 مانگ یعنی لە 6 مانگی ڕابردووە هەتاوەکو ئەم دوایانە تەقلەیەکی بە 7 ئۆکتۆبەر لێدا یعنی مەبەستمان سێ تەقلەیەکی بە 7 ئۆکتۆبەر لێدا ئەو هەڵمەتەی کە ئێران و ویانیش بڵین جیهادی حەماس کردیە سەر ئیسرائیل کە لە ماوەی چەند سەعاتێکدا ڕاستە 1300 کەسیان کوژ زیاتر لە 4000 موشکیان فڕێدایە ناو ئیسرائیل بەڵام ئیسرائیل لە 6 مانگی ڕابردوودا توانی تەقلەیەک بەمە لێ بدا سەرباری ئەوەی کۆمەڵکوژیەکی زۆر گەورەی کرد ئەمیان ڕاستە و جێگەی داخە جێگەی ئێش و ئازارە ئێش و ئازارەکانی 10 ساڵی دیکەش پڕ نابنەوە بەڵام سەرباری ئەوە لە ڕووی سیاسیەوە ئیتر بینیمان کە وڵاتە زرهێزەکانی جیهان تەنانەت بە رووسیا و بەچینیشەوە یعنی دەنگێکیان لە بەرامبەر کۆمەڵکوژیەکانی ئیسرائیل نیشان نەدا و ئیسرائیل توانی دوای ئیتر تەختکردنی غەزە لەگەڵ زەوی و توانی بزوتنەوەی حەماس تەکت بکە و لە هەمان کاتدا بزوتنەوەی حیزب اللهشی کە حیزب الله یەک لە کاراکتەرە ئاکتۆرە نادەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو یەک لەو کاراکتەرە ئانتی ئیسرائیلیانە بوو و لە سووریا ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی بینی بوو پێشتر ئیتر 13 ساڵ لەمەوبەر ئەتوانی بڵێن حیزب الله تاقە هێزێک بوو سەرەتا هاتە یارمەتی بەشار ئەسەد و ئیتر بەشار ئەسەدی لە ڕووخان ڕزگار کرد بەلای کەمەوە 13 ساڵ تەمەنی بەشار ئەسەدی درێژ کردەوە ئەو حیزب اللهیەش لەو ماوەیەدا لە ئارادە نەما بەیەک ڕۆژ 5000 پەیجەر و تەلەفۆنی بێتەریان پێتەقاندنەوە و حەسەن نەسڕڵڵاه کە عقلی حیزب الله بوو عقلی گروپی مقاومە بوو دژ بە ئیسرائیل و لە هەمان کاتدا کەسێکی استراتیژیک بوو بەڕاستی سەرکردەیەکی کاریزماتیک بوو و سەرکردەیەکی بوو عقلێکی سیاسیشی هەبوو یعنی بەتەنیا کەسێکی سەربازی نەبوو ئەمەش ئیتر کوژرا و لە هەمان کاتدا تەماشامان کرد هەم لە لوبنان هەم لە سووریا و تەنانەت لە ناو ئێرانیشدا ئیتر دەوڵەتی ئێران زەبری زۆر زۆر گەورەی بەرکەوت لە کۆتاییدا ئیتر تەماشامان کرد لەو ماوەیەدا یعنی 3 مانگ بەر لە ئێستا لەلایەن دەوڵەت باخچەریەوە ئیتر دەست پێش خەریەکرا ئەویش ئەوە بوو تۆقەی لەگەڵ سەرانی دەمپارتی کردوە دوای ئەوە لێدوانەیەکیدا و ئیتر گوتی دەستی خۆم درێژی برایەتی دەکەم ناوی لێ نەنا ئاشتی سەرەتا و ناوی لێ نەنا قۆناغوشتیوە و ناوی لێ نەنا چارەسەری بەتەنیا گوتی برایەتی و تحکیمکردنی سنوورەکانی ناوخۆمە تحکیمکردنی سنوورەکانی ناوخۆمان معنای ئەوەیە کە هەڕەشەیەک لەسەر سنوورەکانمان هەیە بێگومان هەڕەشەیەک نەو کاتە نە ئێستاکەش لەسەر سنوورەکانی تورکیادا نییە بەڵام مەبەستیان ئەوەیە ئیتر ئیسرائیل هەڵمەتێک دەکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو هەڵمەتانە ئەگەر لە سنووری تورکیاش نەدەن لە سنووری میساقی میلی تورکیا دەن کە تورکیا پێی ئەڵێ تورکیا گەورەکە ئەردۆغان 3-4 ڕۆژ بەر لە ئێستاش دووبارەی کردەوە بەڵام ئیتر ئەمە وا دیارە زۆر فریایی تورکیا نەکەوت و ئەو کاتە بێگومان دەوڵەتی تورکیا مەبەستەکەی بەتەنیا ئیسرائیل یعنی پێم وان نییە ئەو کاتە بە هیچ شێوەیەک نا دەوڵەت باخچەری نا ئەردۆغان و نا خودی بەشار ئەسەد و نا ئەبوو محەممەد ئەلجۆلانی و تەنانەت ئیستیخباراتی بریتانیاش پێیان وابوو بێ کە بەشار ئەسەد دوای 12 ڕۆژ دەکەوێت و ئیتر دیمەشق چۆڵ دەکا و کلیلی دیمەشق تەسلیمی ئەبوو محەممەد ئەلجۆلانیەک دەکا هیچ کەسێک چاوەڕوانی ئەوەی نەدەکرد
و من لە پەخشی دوێنێدا دووبارەم کردەوە و پێم سیر بوو کە چۆن دەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک کە زۆر نزیکتر بوون لە بەڕێوەبەرایەتی شام ئەوانیش هەستیان بەوە نەکرد دەبێ و ئەوان لە جیاتی ئەبوو محەممەد ئەلجۆلانی نەیانتوانی بێ بسنە دیمەشق. زۆر کەس کاردانەوەیان نیشاندا ئەمە پیلانی ئەمریکا بوو، پیلانی بەریتانیا و پیلانی ئیسرائیل بوو. نەخێر، یعنی ئەوانەی ئەم جۆرە قسانە دەکەن زمان نازانن و تەعقیبی ئانالیستەکانی بەریتانی و ئیسرائیلی و ئەمریکی و تورکیش ناکەن. یعنی ئەو هەموو ئانالیستەکانی نزیک لە ئیستیخباراتەکانی ئەو وڵاتانی کە ناوم هێنان هەمویان ئەڵێن ئێمە بە تەنیا چاوەڕوانیمان دەکرد هێزەکانی هەیئەت تەحریر شام بگەنە دەواازەکانی حەلب نەوەکو زیاتر. بەڵام ئەوە تەبیعەتێکی دیکتاتۆرەکانە، جا حیزب دەبێ یان دەوڵەت دەبێ هەتاوەکو نەکەوێ بە تەنیا 5 ڕۆژ دوایەوەی بەرلەوەی بکەوێ و یانیش حتا 5 سعات بەرلەوەی بکەوێ اینجا ئاگدار دەکرێتەوە، یعنی ئەزانێ کە دەکەوێت تەبیعەتی دیکتاتۆر وایە و تەبیعەتی هەموو پێکهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە بە حیزبەکانیشەوە. لەبەر ئەوەی بە تەنیا ئەو ئینسانانەیان دەوێن لە دەوری خۆیان کە پرۆپاگەندەیان بۆ دەکەن کە پەسنیان دەدەن، ئینسانی واقع بینیان کەمتر خۆش دەوێن. مەسەن تەماشای حیزبەکانی شەرقی بکە بەگشتی، حیزبەکانی شەرقی کەسی ڕازگۆیان خۆش دەوێ نەخێر، کەسی ڕێکنەگریان خۆش دەوێ نەخێر، کەسیان خۆش دەوێ کە شتی ڕاستەقینە بڵێ کاکە تۆ پێت خوارە، کاکە تۆ فلان شوێن کە بوو کورتی تێدایە نەخێر، ئەوەشی نەوێ چی دەوێ کەسانی دەهۆڵژەن زۆر ناژەن بێعەقڵ پفە کفکفە ئەوانەی پرۆپاگەندە دەکەن بەوانە چ ئەڵێن هاوڵاتی باش و یانیش حیزبەکان ئەڵێن نیشتیمان پەروەری باش، یەکێتی باش، پارتی باش، پەکەکەی باش، شوعی باش، تێگەی هەمووی وایەجا هەموو ڕۆژهەڵات ناوەڕاست ئەوە تەبیعەتەکێتی ئینسانێک کە ڕاستی بڵێ تەحلیلی بەهێز بکە بچێتە ناو قوڵایی بابەتەکان مەترسیەکان پێشتر ببینی ئەو ئینسانانیان خۆش ناوێن دەریان دەکەن ئینسانی کە بە زمانە بازاڕەکەی پێداڵین ماستاوچی ئەمانە لە دەوروبەری خۆیان دەچێنن هەبەتەنیا ئەمانە دەبن بۆیە ئیتر دیکتاتۆر سیاست مەدار هیچ شتێک نابینێ هەتاوەکو نزیکی مەرگ دەبێتەوە. اینجا شتەکان دەبینی لە بۆ هەندێک ئیتر دەبوایە. بەڵام دیسا ئەوە دووبارە دەکەمەوە هێزەکانی سووریای دیموکراتیک کە زیاتر لە 100,000 چەکداری هەیە و ئیستیخباراتێکی باشی دەبێ هەبێت چونکە کاتی خۆی ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە لە تێرۆرکردنی ئەبوو بەکر ئەلبەغدادی و ئەوانە دەبوایە ئەوان ئەو خاڵە لاوازەی ئیدارەی ئەسەدیان ناسیبایە و زانی بوویانە، بەڵکو ئەو کاتە ئەوان ئێستا لە دیمەشق دەبوون لە زیاتی ئەبوو محەممەد ئەلجۆلانی. با بینەوە سەر ئەو پرۆسەیە ئێستا کە ناوی لێ دەنێ پرۆسە هەتا دوێنێ گوتبات پرۆسە دنیای خرا دەکرد یانگو نابی پرۆسەی چی بابە قەندیل ئەڵێ هیچ لە گۆڕی نییە. بەڵام ئەوڕۆکە سەری سووریا پەروین بڵدان بەخۆیان ئەڵێن قۆنا پرۆسە یعنی پرۆسە دەستی پێ کردووەتەوە دەگەی یعنی بەبیرم دێ 3 مانگ بەر لە ئێستا کاتێک من یەکەمین زار ئەو هەواڵەم ڕاگەیان گوتم شتێک هەیە دیالۆگێک هەیە بڵاوم کردەوە ئیتر حیایان بردم. یەکە گوتی تومیتی، یەکە گوتی تو پاراستن، یەکە گوتی نازانم تو ئیستیخباراتی شوێی ئەو زانیارێتە شوێن چێ تەلەفۆنی پێدای هەڵبکیان من ئەو زانیاریەم لە ناوە خۆپ پێگەیشت بوو لە ناوە خۆ پێگەشتی بوو و دوای من تەماشا دەکەین ئیتر ئەلمۆنیتۆریش ئەمەی بڵاو کردەوە هەمان زانیاری بڵاو کردەوە یەک حرفیشی جیاوازی تێدا نەبوو. تەماشای ئەوەکەی من بکەن لە ئیتر لە کەناڵی یوتیوب ئەو ڤیدیۆی من و تەماشای لێدوانەکەی عەمبەری زەمان بکەن یعنی هەواڵەکەی عەمبەری زەمان بکەن تەماشا دەکەن فەرق و جیاوازیی ئەو توی نییە. لە بۆ هەندێک ئەو کاتە وەکوتم دیسە دووبارەی دەکەمەوە مەترسیەکان بە تەنیا ئیسرائیل بوون. بەڵام دوای ئەوەی لە سووریا بینیان بەشار ئەسەد 12 ڕۆژ خۆی پێ نەگیرا ئەمجارە تورکیا ئیتر پیلانی خۆی تا ڕادەیەک ڕاگرت خۆی دەبوایە زووتر ئەو وەفدەی ئێستا سەردانی ئۆزەلانیان کردبووە. بەڵام
لەبەر ئەوەی ڕەوشی سووریا هاتە ئاراوە و ڕەوشی سووریا وای لە تورکیا کرد سەر لە نوێی هەڵسەنگاندنێک بکاتەوە بەر لە دیدارەکە کە ئێمە بزانین هەتا کوێ دەچین هەتا کوێ دەتوانین بە قەولی خۆیان سەری یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتیک پام بکەینەوە هەر لە بۆ هەندێ دەستیان بە هەڵمەتەکە کرد بەڵام هەڵمەتەکە بە تەنیا منبیج و شاری منبیج بە تەواوەتی و ئیتر شەهەبا و دەوروبەری گرتەوە تر ڕەفعەت و دەوروبەری گرتەوە و دیارە شەهەبا و تر ڕەفعەت پێشتریش یەپەگە بە تەنیا لەوێ نەبوو هێزەکانی رووسیا لەوێ بوون حیزب الله لەوێ بوو و ڕژێمی سووریا لەوێ بوو چونکە لەوێ بەڕاستی پێتان بڵێم یەپەگە زۆریش بەهێز نەبوو یعنی بە چەکی زۆر مام ناوەندی شەڕیان دەکرد بەڵام هاوسەنگێک هەبوو لەگەڵ رووسیا و لەگەڵ ئەوانەی بەرەی رووسیادا ئیتر بەو شێوەیە دەیانتوانی خۆیان بپارێزن و هەتاکو رووسیاش لەوێ هەبێ تورکیا ناتوانێت هێرشێک بکە بەڵام کە رووسیا لەوێ نەما ئیتر یەپەگە ئەو مەترسی بینی لەوێدا بە خەڵکە کەشەوە هەمویان کشانەوە و ئابزانم نزیکەی 200 هەتاوەکو 250,000 کەس لەوێ بە تەواوەتی ئەویان چۆڵ کرد ماڵ و باخچە و هەموو شتێکی خۆیان بەجێهێشت ئیتر چوونە ناوچە ئارامەکە و دواییدا منبیجیژی هاتە سەر چونکە ئەمریکیەکان دەڵێن ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای ئاوی فرات سەر بە ئێمەنیە ڕۆژهەڵاتی ئاوی فرات سەر بە ئێمێ لە ڕۆژهەڵاتی ئاوی فراتیش تەماشامان کرد لەلایەک سوپای SMO واتە سوپای ئەو سوپایی کە پێشتر پێی دەگوترا سوپای ئازاد ئێستا کە پێی دەگوترێت سوپای نیشتیمانی سووریا ئەمانە ئیتر پەلیان هاوێشت بۆ ناوچەکانی کوبانێ پردی کەڕەکۆزاق و سەدی تشرین بەڵام مەترسی سەرەکیەکە لەسەر کوبانێ بوو ئەو کاتە ئیتر تەماشامان کرد وەکو ساڵی 2019 دوو سێناتۆر کارتی خۆیان لە بەرامبەر ئەردۆغان دەرهێنا و هەردوو سناتۆرەکانیش ناسراون ئیتر کارتی خۆیان دەرهێنا و یەک سناتۆری کۆماری یەکێکیان سناتۆری دیموکراتەکانە کارتی خۆیان لە بەرامبەر ئەردۆغان دەرهێنا ئەو کارتە هەمان کارت بوو کە لە ساڵی 2019 لە شەڕی سەریکانیەدا دەریان هێنا یعنی ئەگەر هێرشەکان ڕانەگرن ئێمە سەنات لە ماوەی 60 ڕۆژدا لێکۆڕینەوەیەک لەسەر مڵک و پارەکانی ڕەزب تەیب ئەردۆغان دەکا کە بە هەندێک دەڵێن 300 ملیارە و ئەو پارەی لە دەرەوە داناوە و بەشێک لەو پارەیە ڕاستە بازرگانیەکانی بنەماڵی ئەردۆغانە ناوخۆی تورکیادا بەڵام بەشێکی دیکە تایبەتە بە بازرگانی مادە قاچاغەکان و کاتێک ئەردۆغان ئەمەی بینی و مەسەلەی حەڵق بانکی بینی چونکە حەڵق بانکیش پێشتر هەبووە کە ئەردۆغان ڕیشوەتی لە ئێران وەرگرتووە بانکی نەتەوەی تورکی لە بۆ سپیکردنەوەی پارەی ئێران بەکارهێناوە کە ئابلۆقەی نەتەوەی کردوەکان و ئەمریکای لەسەر ئابلۆقەی بۆ لەسەر چونکە ئێران دەیەوێت چەکی نوکلەری دروست بکە یعنی بزانە مەسەلەی چەند مەترسیدار کاتی ئەو کارتیان دەرهێنا دوای 6 ڕۆژ ئێران تورکیا ئۆپەراسیۆنی سەرسەریەکانیەی ڕاگرت و ئیتر مەکتوبەکەی دۆناڵد ترامپیشی قبول کرد کە گوتی ئاحمەقتیان مەکە و ئیتر ڕێککەوتنێک ساز بوو ئەم جارەش بە هەمان شێوە دیسان دوو سێناتۆر کارتەکانیان نیشاندا کە کارتەکانیان نیشاندا ئیتر تورکیا وازی لە هێرش هێنا بەڵام ئەو چەتانەی کە سەر بە تورکیان ئیتر هێرشەکانیان بەردەوام کرد هەر لە پڕەوە چیمان بینی ئەم جارە هەڵسا هاکان فیدان بە پەلا خۆی گەیاندا ئەبوو محەممەد ئەلجۆلانی و ئێمە لە پاراگرافەکە لە پاراگرافی ڕستەکاندا لە ناو ڕستەکاندا لەوە گەیشتین کە هاکان فیدان داوای لە ئەبوو محەممەد ئەلجۆلانی کردووە ئێمە لەبەر ئەمریکا ناتوانین مەسلەی یەپەگە چارەسەر بکەین ئێوە چارەسەری بکەن ئیتر پەنایان بردە بەر جۆلانی بەڵام کاتێک ئەڵێ ئێوە چارەسەری بکەن مەبەستی ئەوەیە کە ئیتر ڕێگانەدرێ هێزەکانی سووریای دیموکراتیک بمینێن و بە نایەسایی لە قەڵەمبیان بدەن حتا شەڕیان لەگەڵکەن بەڵام ئەمە لەگەڵ پیلانی واشنگتۆن ناگونجێت پیلانی واشنگتۆن ئەوەیە کە هێزەکانی سووریای دیموکراتیک لە ئایندەدا ئاوێتەی ناو هێزەکانی سووریا
و هەمان سینناریویە ئەو سینناریوی ئەمریکا لە عراقی بوو لە دیمەشقیشدا لە ئایندەدا ئەگەر ئەو حکوومەتەی ئێستای دیمەشق بەدڵی ئەویش بێ بشی پارێزێ ئیتر تەماشا دەکەین پلانی ئەمریکا ئەمەیە کە لە ڕێگای کوردەکاندا لە ڕێگای هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئیتر هاوسەنگێک دروست بکە لەوێ چۆن لە عراق لە ڕێگای کوردەکان و سونیەکان هاوسنگێکی لە بەرامبەر شیعەکان دروست کرد ئیتر کاتێ ئەمە دەبینین ئیتر بێگومان ئەبوو ئەلمحەممەد جۆلانی تەماشا دەکەین ناتوانانی وەڵامێکی ئەرێنی داخوازیەکەی تورکیا بدات چونکە ئەبوو محەممەد ئەرجۆلانی بە تەنیا پێویستی بە تورکیانە لە هەمانکەدا پێویستی زیاتری بە خۆر ئاوا و وڵاتە بەهێزەکان لە سەروی هەموو شیانەوە ئەمریکا و ئیسرائیل و بەریتانیا و فەڕەنسا لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین ئەم جارە بە تەواوەتی کارتی ئۆجەلانیان خستە دەورە ڕێگایاندا دوو کەسی سەرەکە واتە پەروین بڵدان و سری سووریا ئەوەندەر سەردانی ئیمرانی بکەن و ئیتر لەس لە هەڵومەرجێکی کەشوهەوای زۆر زۆر خراپدا بە کەشتی تایبەت ئەمانیان بردنە ئیمرانی و لەوێدا ئیتر سەعات 2 سەعات و نیو قسەیان کرد بەڵام ئێمە لەو 2 سەعات و نیوە بە تەنیا حوت ڕستەی بچووک دەبینی لە حوت ڕستەکاندا بێگومان ناوەڕۆکی بابەتەکەمان بۆ دەردەکەوێ بەڵام ئەمانە بەڕاستی چۆن لێک دەدرێنەوە چۆن لێک نادرێنەوە ئەمانە هەمویان بابەتێکن دەبێت لە ئایندەدا بیانبینی بەڕای منە باشترە پەلەی تێدا نەکەین هەر قسەیەک بکەین ڕنگ بێ قسەکەمان ئیتر جێگای خۆی نەگری ئێستا کە بەڵام یەک شت هەیە لەناو ئەو پاکێجەدا لەناو ئەو 2 سەعات و نیوەدا کە هەمووی خراوەتە سەر کاغەز پێم وایە مەزلوم عەبدی هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری و قەندیل لە ئایندەیەکی نزیکدا ئاگدار دەکرێنەوە قسەیان لەگەڵ دەکرێت بۆ بیر و بۆچوونی ئەوانیش وەردەگیرێ لێرەدا ئەوەی دەمانەوێت لە کۆتاییدا بڵێن هەرچەندە بە ئێشیشە ئەردۆغان بۆ کوردەکان لوتفی خوایە بۆ ئەڵێ ئەردۆغان بۆ کوردەکان لوتفی خوایە چونکە بەڕاستی ئەگەر کەسێکی وەکو ئەردۆغان گەندەڵ نەبێ گەندەڵ نەبوایە هەر سەرکردەیەکیکە بواە ئەیتوانی لە بەرامبەر گوشارەکانی ئەمریکا خۆڕاگر بێ لە سەردەمی ئەردۆغاندا ئەمە دووەمین کوردستانە دروست دەبێ لە بیر مەکەن هاوڕێ یعنی ئەگەر حیزبێکی دیکە بە کەسایەتێکی دیکە بە کە کەمتر خاڵی لاوازی و گەندەڵی هەبوایە نەدەبوو بەڵام ئەمڕۆکە لە سایە ئیخوانێکی ئیسلامی گەندەڵ کە دۆسیای قاچاغ و پارە و دۆسیای ڕیشوەتی هەیە لەگەڵ ئێران ئەمڕۆکە ئەو دۆسیانە لە دەستی ئەمریکادانا ئیتر ئەردۆغان ناتوانێت زۆر خۆی بجوولێنێتەوە ئەمە زۆر زۆر گرنگە ئێستا ئێمە باسی لێوە بکەین بە کورتی ئەم قۆناغە بەڕای من جیاوازیەکی هەیە لەگەڵ قۆناغەکانی دیکە و لە 4 خاڵدا جیاوازیەکەی وامان پێ دەڵێ کە ئەم قۆناغا ئەگەری ئەڵێن ئەگەری ناڵێن 100% ئەگەری جێگاگرتنی هەیە و هیوادارم وابێ و بەر لەوەی باس لە 4 خاڵەکە بکەم ئەتوانم ئەوە بڵێم لێرەدا وا پێدەچێت سەودا و مامەڵەیەکی وا لەلایەن هێزە خۆر ئاواییەکانیش لەگەڵ تورکیادا کرابێ چونکە من پێشتریش باسم کردووە چەندین جارم باس کردووە بەر لە قسەکانی دەوڵەت باخچەری 3 مانگ بەر لە ئێستا بەر لەوە یعنی کاتی هەڵبژاردننی هەرێمیەکان ڕوویدا لە مانگی 4دا و ئەردۆغان و دەوڵەت باخچەری ئیتیفاقی جمهور هاوپەیمانی جمهور شکستێکی زۆر زۆر گەورەی خوارد لە بەرامبەر جەهەپە لەو کاتەدا ئیتر عەبدوڵڵا گول سەردانی بەریتانیای کرد لە کاتی گەڕانەوەدا 3 سەعاتان بە تایبەت لەگەڵ ئەردۆغان قسەی کرد و دوای ئەوە تەماشامان کرد ئەو ڕووداوانە ڕوویاندا بەریتانیا گرنگێکی تایبەت بە تورکیا دەدا بەڵام لە هەمان کاتدا دەشی هەوێ ڕیالیست بێ لە بەرامبەر تورکیادا و لە بۆ هەندێ وا پێدەچێت سەودا و مامەڵەیەکی وایەن کردبێ ئیتر لە سووریادا نیمچە شتێک دروستە بێ ئەم شتا ڕنگ بێ کوردی نەبێت چونکە ناوچەیەکی زۆر زۆر گەورەتر لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدایە لەوێدا هەندێک شار هەنا ڕنگ بێت دە کوردی تێدا نەبێ و لە شارەکانی دیکەش کە شاری کوردینە جگە لە کوبانێ و ئەفرین و ئەوانە ئەویش پێشتر شارەکانی دیکە کە شاری کوردیش نیوەیان عەرەب حەسەکە نیوەی زیاتری عەرەبە قامیشلی نیوەی نەتەوەکانی غەیری کوردینە ئێمە نابێ ئەمانە لەبیر بکەین ئیتر لە بۆ هەندێک شتێک بە ناوی کوردستانی و کورد و فدرالی شتیوە نابێ بەڵام جۆرێک لە جۆرەکانی خۆسەری
ئەمە دەبێ لە بەرامبەر ئەوەدا ئێمە هەوڵ ئەدەین پەکێکە لە لیستی مەترسی دەربێنین لەسەر تورکیادا جا لە لیستی مەترسی دەربێنین مانای چییە چۆن چارەسەری دەکەن دەیبەنە کوێ نازانێت چونکە لە قسەکانی دەوڵەت باخچەریدا هەتا وەکو ئێستا پەکەکە نییە بە پێچەوانەی قۆناغی 2013 و 15 پەکەکە هەبوو دەچوونە شاخ بەڵام ئێستاکە بە هیچ شێوەیەک پەکەکە نییە و چەک نییە یعنی یەکەمین مەرجیان حتا لە بۆ ئۆجەلان ئەوەیە کە دەبێ داوا بکە پەکەکە هەڵوەشێتەوە و چەکەکانی دابنێ و ئەمە ناڵێن ئۆجەلان یەکسەر ئەمە دەڵێ ئۆجەلان ئەمە ناڵێ و ئۆجەلان بەهێزەکانی سووریای دیموکراتیکیش ناڵێ لە بۆ خاتری تورکیا ئەمە بکەن و ئەمە نەکەن ڕنگ بێ ئیتر تۆپەکە بخاتە ساحەی ئەوان بەڵام بەخۆی ڕنگ بێ قسەی کۆتایی نەکە تایبەتمەندی ئەو قۆناغی ئێستا ئەوەیە و باس لەو چوار خاڵانە دەکەم بە کورتی کە ئەگەری سەرکەوتنیان ویانی جێگیرتنی ئەم قۆناغی یەک قۆناغی پێشوو ئەنجومەنی تیانە بوو پەرلەمانی تیانە بوو قۆناغێکی ناشەفاف بوو هەردوو لای ناشەفاف بوو لایەنی کوردی و لایەنی تورکیش جگە لە دوو حیزب جگە لە دوو مەکتەب سیاسی جگە لە دوو سەرکردا کەسی دیکە زۆر ئاگالی نەبوو ئەوان دیکە قۆریە بوون پۆستە چی بوون لە نێوان هەردوو سەرکردە و هەردوو حیزبدا تەنانەت هەدەپەش قۆریا بوو یعنی هیچ ڕۆڵێکی وها بەرچاوی نەبوو ئەگەر ڕۆڵێکی بەرچاوی هەبە ڕنگ بێ شەڕی خەندەق ڕووی نەدابە نەبوو پاشان لە قۆناغی دیالۆگ و چارەسەری یەکەمینە 2013 و 15 بە هیچ شێوەیەک مەهابە نەبوو مەهاپە دژی و ئێستا مەهاپە هەیە هەبوونی مەهاپە و هەبوونی دەوڵەت باخچەری وە سەرکێشیکردنی ئەم قۆناغە لایەن دەوڵەت باخچەری دوو مانای هەیە یەک نەتەوە پەرستەکانی تورکیا بەگشتی لە ناودانە ئەگەرچی یەکێکیان ئێستا قسە دەکا بەڵام لە کۆتاییدا ئەمیشیان بێدەنگ دەکەن دوو دەوڵەت بەخۆی لەناو مەسەلەکەدا نەوەکو حکوومەت ئەمە جیامان دەکاتەوە لە قۆناغەکانی پێشوو پاشان خاڵی سێمینیش ئەمەیە تورکیا لە بەرامبەر هەڕەشەکانی پەکەکە ما بەستم هەڕەشەی چەکداریە زۆر ڕەحەتترە لە چاو 2013 پەکەکە لە سنوورەکانی دەریای ڕەش لە سنوورەکانی دەریای سپیناوە ڕاست لە ئامانۆس لە پشت ئەنقەرە لە ئیستانبول لە سنوورەکانی گورجستان چالاکی دەکرد لە دێرسم قەرارگای هەبوو خەڵکی دەبرد عسکەری دەبرد پاشان دەیگوتە ڕۆژنامە نووسان وەرنە فلان دێهات فلان چیا بە ئەو سەربازای و پۆلیسی ڕفاندومانە تەسلیمی بنەماڵەکەی بکەینەوە ئاهەنگی ئەساس دەکرد شیرنیان دەخواردەوە بەڵام ئەوە نییە پەکەکە لە بۆتان گومرجی دانا بەڵام ئێستاکە ئەمانە هیچیان نەماون مەگەر جار و بار چالاکێکی خۆکوژی بکرێت ئەو چالاکی خۆکوژەش وا دیارە لە دەرەوە کەسێک دەنێردرێ و ئیقناع دەکرێت ویانیش کاری کۆ دەکرێت چونکە بەپێی ئەو بەڵگانێک کە دەوڵەتی تورکیا دوای چالاکیە خۆکوژەکان بڵاوی دەکاتەوە کەسەکە دیارە کە پێشتر لە شاغ بووە لە دەرەوەی سنووری تورکیا بووە چۆتەوە ناوی چالاکیەکەی ئەنجامداوە پاشان خاڵی چوارەم کە زۆر گرنگترە بەراورد لەگەڵ 2013 2015دا هاوسەنگی کورد و هاوکێشەی نێودەوڵەتی زۆر گۆڕاوە ئێوە قەت ڤلادیمیر پوتینتان بینی و باسلەوە بکاکە کوردەکانیش مافی دەوڵەتیان هەبوو ویانیش وعدی دەوڵەتیان پێدان بەڵام دەوڵەتیان پێ نەدانێ ئێستاکە پوتینیش باسلەوە دەکات لە وەزیری دەرەوەی ئیسرائیل گەڕێکە ڕۆژانە سێ چوار لێ دووار دەربارەی کورد لە فەڕەنسا گەڕی کە هەموو کارێکی دیپلۆماسی و ئاسانکاریەک دەکات لە بۆ هەندێ ئەم قۆناغا ئەگەری سەرکەوتنی هەیە بەڵام بە شێوەیەک دەکرێت کە لە سووریادا لە ڕۆژ ئاوادا ئیتر زۆر ناوی یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتیک دەرنەچێ وەکو کورد ناویان دەربچێ ویانیش خەڵکی کورد و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ویانیش ڕۆژ ئاوای سووریا چناویی لێ دەکەی لەوێدا ئەوە بکرێ ئەنە کەسە داخلی ئەم قۆناغە بکرێ و بەو شێوەیە ئیتر مەترسیەکانی تورکیا تۆزێک بڕەوێندرێنەوە بەڵام ئەمەیان زۆر گرنگە دیسان دووبارەی دەکەمەوە ئیتر هەبوونی ڕەجەب تەیب ئەردۆغان گەندەڵێکی وەکو ڕەجەب تەیب ئەردۆغان لە ماوەی ئەو 20 قسوور ساڵەدا بەڕاستی لطفی خوددا بوو کە لە سەردەمی ئەودا پێم وایە دوو کوردستانی دووەمیش لەدایک دەبێ و ئەگەر بێت و ئەم قۆناغە سەر بگرێ ئیتر مەسلەی کورد بە شێوەیەک لە شێوەکان ڕنگ بێ ناوی لێن نهێندرێ کوردستان ڕنگ بێ ناوی لێن نهێندرێ فدراسیۆن و ئۆتۆنۆمی و ئەو شتانە چونکە ئۆجەلانیش ئەمەی نییە ئۆجەلان پیلانێکی بەرفراوانتری هەیە یعنی مەسەلەی دروستکردنی دەوڵەتی نەتەوەیی و خود مختاری ئاغاواری و
ئەمیژ بیرە نەوتێکم هەبێ سنووری من لێرە هەتا ئێرە بێ ئەم شتانە نەماون ئێستاکە لەو سەردەمەی ئێستادا شتێکی دیکە هەیە لەو سەردەمەی ئێستادا دنیا بەرەو قۆناغێکیکە دەسێ سەرمایەداری نوێ بەڕای من جیهان ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەفقاسیا حتا ئەفریقا بەرەو کۆنفدرالیزم دەبا و دوێنێش باسم کرد ناسنامەی ئەتنیکی ناسنامەی نەتەوەی لە دەوڵەتەکان دەسێنرێنەوە دەوڵەتەکان وەکو عراق دەبن یعنی تۆ ناتوانانی بڵێ دەوڵەتی عراق دەوڵەتی عەرەبە یان دەوڵەتی کوردە بەڵکو دەوڵەتی عراق دەوڵەتی هەموو عراقیەکانە تورکیاش وای لێ دێ سووریا ئایندەش وای لێ دێ لە بۆ هەندێک ئیتر گرنگی ئەوە نامینێ کە تۆ داوای فدرالیزم بکەی ئۆتۆنۆمی بکەی ئەمانە شتگەلێکن بەڕاستی بەڕای منیش کۆن بوونە بە هەر حاڵ ساڵی نوێتان پیرۆز بێ هیوادارم لە ساڵی نوێدا باس لە شتی خۆشتر بکەین بەیەکەوە کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم ببورن کە تۆزێک دەنگم کەوتووە و لەمە زیاتر ناتوانم قسە بکەم و بەردەوام بن لەسەر پشتگیریکردن لەو کەناڵە بە لایکەکانتان بە کۆمنتەکانتان زۆر زۆر سوپاس کاتێکی خۆش هیوا خۆشناو